سەبارەت بە ئاماری ڕووداوەکان و کار و چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە ماوەی ساڵی ڕابردوو ساڵی 2022 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراون کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەخۆ دەگرێ بریتە لە 479 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی 479 ڕووداوی جۆرا و جۆرە 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە لەگەڵ 11 ڕووداوی خنکانی جۆرا و جۆر و زائیدان یەک ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە و 13 ڕووداوی ڕزگارکردن تۆمار کراوە، 4 ڕووداوی سروشتیمان هەبووە لەگەڵ یەک ڕووداوی بەرمین کەوتن. شرۆفەی ڕووداوەکان سەبارەت بە 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر لە کۆی ئەو 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەیە 87 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بڵی غازەوە بووینە کە بەداخەوە لە یەکێک لە ڕووداوی ئاگرەکان دوو منداڵ سووتان و جانیان لەدەستدا و 14 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوکانی هاوڵاتیان تۆمار کراوە، 50 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیل تۆمار کراوە و 182 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان تۆمار کراوە کە بەو هۆیەوە 456 دۆنم لە پوش و پاوان سوتاوە بە نزیکراوەیی و 77 ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبوویە لە محاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک و ئەوانە و 8 ڕووداوی سوتانی شوێنە گەشتیاریەکانمان هەبوویە لە هۆتێل و چێشخانە و سەیرانگاکان، 29 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕەز و باخی هاوڵاتیان تۆمار کراوە و 2 ڕووداوی ئاگرکەوتنەوەش لە کێلگەی مریشک و ئاژەڵ تۆمار کراوە. سەبارەت بە 11 ڕووداوی خنکانی جۆرا و جۆر بەداخەوە لە 10 ڕووداودا 12 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دووچاری خنکان هاتن و هاوکات تیمەکانمان لە مەلەوانی توانیویانە 9 هاوڵاتی لە مەترسی خنکانی تەواوەتی ڕزگار بکەن و سەبارەت بە 13 ڕووداوی ڕزگارکردن تیمەکانمان توانیویانە لە بەرگری شارستانی 173 هاوڵاتی ڕزگار بکەن لە ڕووداوە جیاجیاکان و 11 ئۆتۆمبیل ڕزگار بکەن و لەگەڵ چەندین سەر ئاژەڵی ماڵی. گوتما زیانی گیانی 33 هاوڵاتیە، مردن 18 هاوڵاتی بووە، برینداربوون 15 هاوڵاتیە. بەنسبەت زیانی مادی بەپێی ئەو خەملانەی کە لە بەڕێوەبەرایەتیمان لە بۆی کراوە دەخەمنێندرێ زیانە مادیەکان بریتە لە 642 ملیۆن و 202,800 دیناری عراقی بەراورد بە ساڵی 2021 41 ڕووداو کەمی کردووە بە جۆرێک لە ساڵی 2021 520 ڕووداومان هەبوویە و لە ساڵی 2022 479 ڕووداومان هەبوویە.